people to know we're not waiting to get the work done and start the process. هەرچەندە لە سەرکەوتنم دڵنیام، بەڵام ئێستا سەرکەوتنی یەکجارێکی ڕناگەێنم و چاوەڕوانی ئەنجامی کۆتایی دەکەم، داوا لە هاوڵاتیان دەکەم خۆڕاگر بن و ئاڵۆزەکان هێور بکەنەوە. سیاسەتی ئێمە بریتە لە بنیاتنانەوەی نەتەوەی ئەمریکا، نەک دروستکردنی دووبەرەکی و جۆشدانی ئاگری ناکۆچی. لە پێناو گەڕانەوەی یەکسانی و خۆشگوزەرانی هاوڵاتیان دەبین بە ڕکابەری یەکتر. ئەمریکیەکان دەنگیان بە هەر کەس و لایەنێک دەبێت لەبیر نەکەین کە ئێمە ڕکابەری یەکترین، بەڵام دوژمن نین. ڕاستە لەسەر زۆر بابەت بیر و بۆچنمان وەک یەک نییە، بەڵام خۆ دەتوانین وەک کەسانی شارستانی یەکتر قبوڵ بکەین. ئێستا کاتی ئەوە هاتووە کە تووڕێ و ڕق و قینەکانمان وەلا بنین و یەکگرتوو بین بۆ ساڕێژکردنی ئەو برینانەی لە جەستەی نەتەوەکەمان دروست بووە. منیش لە داهاتوو ئەرکم وەک سەرۆکێک ئەوە دەبێت کە نوێنەراتی هەموو ئەمریکیەکان بکەم، ئەبێت ئەوەش بزانن کار بۆ هەمووان دەکەم. ئەوەی دەنگی لە بەرژەوەندی من داوە، ئەوەشی کە لە دژی من دەنگی داوە، چونکە ئەوە هەڵبژاردە ڕاستەکەی سەرۆکی ئەمریکایە. ئاستەنگی زۆر سەخت لە پێشمانەوە، دەبێت بەرەنگاری ببینەوە، ئەوانیش وەک ڤایرۆسی کۆرۆنا و ئابووری و یەکسانی نەژادی و گۆڕانکاری کەشوهەوا. بۆیە کاتێکی زۆرمان لەبەردەستان نییە تا بەفیڕۆی بدەین. من گەشتبینم بەوەی کە کاتمان لەبەردەستە تا داهاتووی منداڵ و نەوەکانمان بنیاد بنین. من چەند جارێک تری ژووتومە. من لە ئێستا لە هەموو کات زیاتر گەشتبینترم بە داهاتووی ئەمریکا. هیچ هێزێک نییە تاوا بکات سەدەی 21 بۆ ئەمریکیەکان نەبێت، بەڵام تەنها ئەوەی گرنگە بیرمان بکەوێتەوە کە ئێمە چین. ئەمە ئەمریکایە. هیچ شتێک ناتوانێت ڕێگرمان بێت لەوەی دەمانوێت بەدیبهێنین ئەگەر هەمومان پێکەوە کار بکەین.